لای تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەمڕۆ باس لەو تەوەرە دەکەین کە دوێنێ 26 ساڵ تێپەڕ بۆ بەسەر دامەزراندنی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستاندا کە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەوی و مەدەنی لە ڕێگەی پێشکەشکردنی پرۆژە و هەروەها چالاکیەکانی و توانوێتی خزمەتێکی زۆر با لاوان بکات بتوانێت خەونەکانیان بەدیبێنێت کار و چالاکیەکانیان هێندە زۆرن زۆر قسە و باس لە خۆی دەگرێت جا ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر کار و چالاکیەکان و پرۆژانی کە پێشکەش بە لاوانیان کرد و توانیویانە لیست و دمەر بن و تاکێکی تەندروست بوون بۆ ناو کۆمەلگا و توێژی زیاتر لەگەڵ هێرش نامق سکرتێری ڕێکخراوی ئازادی لاوان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کاگەرش سڵاو لێ بەبیانیت باش بە ناوی خۆمان و دەستگای میدیایی کورساتەوە پیرۆزبایی تا لێ دەکەین جا من سەرەتا هەر دەمەوێت لەوە بپرسم کە 26 ساڵ پێش ئێستا لاوان پێویستیان بۆ بوو کە ڕێکخراوێکی تایبەت بە خۆیان هەبێ پێ دوایە ڕێک ئەو کاتە بوو کام ڕێکخراوە لەو کاتەدا دامەزرا و پێویستی لاوان بوو بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش سەرەتا من دەمەوێت زۆر سوپاسی کەناڵی کورسات بکەم کە هەماهەنگ بووە لە گەیاندنی پەیامەکانی لاوان لە سەرجەم قۆناغەکانی کاری ڕێکخراوەیمان دیارە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لە ساڵی 1990 وەکو پێویستیشی ئەو قۆناغا لە سەردەستی بەڕێز مامجەلال دامەزراوە دیارە پێویستەکانی لاوان لەو قۆناغا گرنگ و تایبەتی خۆی هەبوو لەلایەن بەڕێز مامجەلال ڕێکخراوەکە لە سەردەستی کۆمەڵێک گەنج دامەزرا کە لەو قۆناغا تاکە ڕێکخراوی لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە توانیەتی بە درێژایی ئەو مێژووی کە ڕێکخراوەکەی بۆ دروست کراوە کاری باش بکاتن بۆ خزمەتیکردنی لاوان بەڵێ هیچ کار و چالاکیەکتان هەبووە کاکێرش بۆ ئەم ساڵ لە یادکردنەوەی ئەو دامەزراندنی ئەو ڕێکخراوە مەزنات کار و چالاکیەکانتان چی بۆ ئایا و کار و چالاکیانی کردوتانە ئەم ساڵ لە یادی دامەزراندنی هیچ جیاوازێکی بۆ لە چاو ساڵانی ڕابردوودا دەست خۆش بی وەڵام پێم خۆش بەر باسی مێژوو ڕێکخراوەکە بکەین و دوبارە ببوورە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کە ئەو قۆناغانی کە پێدا تێپەڕیا دیارە قۆناغی زێرنی خۆی قۆناغی زێڕین بووە بەڵام ڕێکخراوی ئازادی لاوان وەکو هەموو باقی حزب و ڕێکخراوەکانی تری هەرێمی کوردستان کاریگەری گۆڕانکاریەکانی ناوچەکە و باوردۆخی ئابووری و قەیرانی دارایی و شەڕی داعش کاریگەری زۆری هەبووە بۆیە ئێمە تا ساڵی 2013 ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان ئەسێرەیەکی گەشتی هەبووە لە کاری ڕێکخراوەی و لە زۆربەی ئەو پرۆسانەی کە تایبەتمەند بوونە بە پشتیوانیکردنی لاوان دەور و کاریگەری خۆی هەبووە بە تایبەت لەو بۆن و تایبەتانەی کە پەیوەستدار بوو بە گەنجی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە لە 2011 وەک ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بەشداریمان کردێ لە کۆنگرەی نێونەتەوەیی لاوانی هەر چوار پارچەی کوردستان لە دیاربەکر دووەمین کۆنگرە لە شاری هەولێر بەسترا کە بە هەمان شێوە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان یەک بووە لەو ڕێکخراوە کاریگەرانەی کە دەور و کاریگەری هەبوو دەنگ و سەدای خۆی لەم کۆنگرەیە هەبووە بەڵام بەداخەوە لە دوای 2013 بە دواوە بەهۆی ئەو قەیرانە یەک لە دوایەکانی شەڕی داعش و قەیرانی دارایی و گۆڕانکاریەکانی ناوچە و بارودۆخی ناوخۆی حزبیمان بەڕاستی وای کردبوو کە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان وەکو پێویست نەتوانێتن کار و چالاکیەکانی بەرە پێ بدا و گرنگی پێ بداتن بەڵام خۆشبەختانە لە دوای 2024 ئێمە سافێکی تۆکمە لە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان دەست بەکار بووینەوە کە توانیمانە لەو قۆناغی ساڵی کە دەست بەکار بوون لەگەڵ سافە کارامەیە ڕێکخراوەکەمان بگینەوە ئاستەی کە ڕێکخراوەکە لە پێناوی دامەزرا بوو ئێمە لە سەرانسەری کوردستان توانیمان وەکو دەستپێکی کارەکانمان 5 دیدار ببەستین کە لە شارەکانی هەولێر سلێمانی دهۆک کەرکووک هەڵەبجا لەسەر ئەو باردۆخانەی لاوان کە ئەمڕۆ گەنجانمان تێدا گرفتارە وەکو بابەتی کۆچ کێشەکانی مادەی هۆشبەر و کێشەی بەتاڵە لە هەرێمی کوردستان ئەمانە 5 دیداری زۆر گرنگ بوون ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان ئەنجامیدا لە ڕێگەی خەڵکی پسپۆڕەوە و کردوتمانە ناملکەیەکی گرنگ بۆەوەی کە بتوانین لە ڕێگای لە پەیوەندیدارەکان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان پێشکەشیان بکەین
و ڕێگریەکان و ڕێگە چارەسەرێکەشمان تێدا باس کردووە لە ڕێگەی خەڵکی پسپۆڕەوە کە تایبەت بم بۆ بوارە. بەڵێ باشە کاک هێرش جیاواز لەو بابەتانی باست کرد من لەسەر پرسیارەکەی ساناش ئەوەستم ڕێکخراوەکەتان لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا یاخود بڵێن لە ئێستاە پەیوەندی و هەمانجی لەگەڵ ڕێکخراوەکانی NGO چۆنە لە عێراق بێت لە هەرێمی کوردستان بێ یاخود لە دەرەوەی عێراق بێت ڕێکخراوەکەتان توانیوێتی توانای گەنجان پیشانی ڕێکخراوەکانی تربات بەهرەکانیان تواناکانیان یاخود با من بە شێوازێککە پێت بڵێم لە ئێستا ڕێکخراوی ئازادی لاوان بە فۆرمێکی نوێ بە شێوازێکی نوێ کارەکات. بەڵێ دەستخۆش ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان پەیوەندێکی زۆر باشمان لەگە ڕێکخراونە دەوڵەتەکان بە تایبەتی گەورەتر ڕێکخراوی جیهانی کە ڕێکخراوی یوزیە کە تواندرا لە باوەی ساڵی دەست بەکاربوونمان لە ساڵی 2024ەوە دوو سەردان بکەن بۆ شاری بۆ کوردستان بە تایبەت و بۆ شاری سلێمانی سەردانەکان سەر کردبەوە لەو شارە. لەو سەردانە توانیمان کۆمەڵک پەیوەندی زۆر باشیان لەگەڵ ببەستین و هەر لە کۆنگری ڕۆژنامەنووسی سکرتێری لاوانی شوشالدی بووکرات ئەو کاتە بەڵێنیدا کە کۆنگری ڕێکخراوەکە بێنێتە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی کۆنگرەکە ئەنجام بدرێتن و خۆشببختانە ئێمە توانیمان لە ماوەی ڕابردوو کۆنفرانسێکی زۆر سەرکەوتوانە ببەستین لەگەڵیان. کۆنفرانسەکە بە هاوبەشی بوو نوێنەری 23 وڵات تێدا بەشدار بووە کە ئێمە توانیمان لەو کۆنفرانسە دەنگ و سەدا و گرفتەکانی لاوان بگەینین بەو ناوەندە گرنگانەی کە لە دنیا کار لەسەر ڕێکخراوەکانی لاوان دەکەن و کار لەسەر گیر و گرفتەکانی لاوان دەکەن. ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان پەیوەندی زۆر باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ناوخۆیی لەگەڵ ڕێکخراوەکانی ناوخۆی ئێمە لە قۆناغی ڕابردوو وەکو باسم کرد 2013 بە دواوە بە حکمی ئەو باردۆخی کە بەسەر هەموو لایەکدا هاتبوو ڕێکخراوی ئازادی لاوانیش بەشێک بوو لەو ڕێکخراو لەو پارتە سیاسانی کە لەم قۆناغە تووشی ئەو بابەت بوون بەداخەوە کرد پەیوەندەکانی ناوخۆی و پەیوەندی دەوڵەتەکانیشمان لەگەڵ ڕێکخراوەکان لە ئاستێکی زۆر خراپدا بوو بەڵام خۆشببختانە ئێستا لەو ئاستەین کە خۆمان تەموحمان بۆی هەبووە خۆمان خەونمان بۆی بینیوە کە ڕێکخراوەکە بگینەوە و ئاستا و بەردەوامیش دەبین. باشە کاگەرش دەمێ پرسیاری ئەوە لێ بکەم لاوان داینەمۆی کۆمەڵگان دەتوانن زۆر گۆڕانکاری دروست بکەن لە سەرجەم لایەنەکانی ژیاندا تا چەند توانی وتانە کەوایان لێ بکەن بتوانن بەشداری لە چالاکی سیاسی و هەروەها گۆڕانکاری کۆمەڵات و هەروەها ئەو گۆڕانکاریانی کە لە سەردەما ڕوودەدات 26 ساڵ پێش ئێستا بێگومان جیاوازی هەیە لە چاو ئێستادا ئایا توانی وتانە وا بکەن کە چالاکیەکانیان بە شێوازێک بێت یاخود ئەو با بڵێن ئەو خول و ڕاهێنانانی کە بۆیان دەکرێتەوە بتوانرێت لەگەڵ سەردەمدا بگونجێ بتوانرێت ئەو چالاکە سیاسیانەی جیاواز لە ساڵانی ڕابردوو بتوانرێت بە شێوازێکی سەردەمی بێ بۆی بتوانن گۆڕانکاری لە کۆمەڵگادا دروست بکەن. دەست خۆش بێ ئێمە یەک لە کارەکانمان کە لە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کرد لە قۆناغی دوای 2024 کە دەستمان پێ کردووە هەوڵمانداوە کۆی فۆرمی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان گۆڕانکاری بەسەردابێنین و خۆشببختانە ئەو سافە کارامایی کە لەگەڵمان لە ڕێکخراوی ئازادی لاوان پاڵپشت و پشتیوانێکی زۆر گەورن بۆ پرۆژەکانی ڕێکخراوی ئازادی لاوان توانی ومانە لە بنەچەوە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بخینەوە خزمەتی ئەم قۆناغی کە لاوان پێویستەکانی لاوان خۆشببختانە ئێستا کە ئێمە لەو چالاچانەی کە هەمانە لەگەر ناوەندی زانکۆکان لە زانکۆی کۆیە خولاتی پیشەیی ئەنجاممانداوە کە تایبەتن بە چۆنێتی پێشکەشکردنی سیڤی خۆ تعریفکردنی گەنجێکە لە دوای کار دەگەڕێتن و دوای ئەوە چۆن بتوانێتن کە کاری دەستکە و چۆن بتوانێتن پەرە بە کارەکەی خۆبدا و لە ڕێگەی بزنسێک بچووکەوە چۆن خۆی پێ بگەینێ. ئێمە بۆیە ینی کارەکانمان ئێستا خزمەتی لاوان و ئەو پێویستیانی کە لاوان لەو قۆناغە پێویستیان پێەیە هەوڵمانداوە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لەگەڵ ئەوە بگونجێنین و لەگەڵ بەرنامی ئێمەش کە لە داهاتوودا لە ساڵانی داهاتوو کە قرارە کاری لەسەر بکەین و لە دوای 26 ساڵی دامەزراندنمان ئێمە بە تەئکید لەسەر بابەتی مەسەلەی ژینگەی کە لەو ڕۆژگارەدا فۆکسی زۆری لەسرە و دەزانین بەهۆی کەمبارانی و گۆڕانکاری لە کەش و هەوای ناوچەکە
بوتە پێویستیشی زەرورەت وە ڕێکخراوەکان ئەرکی لە پێشینیان ئەوەیە کە چۆن بتوانن هاوکار بن لە بۆی کە باشە بابەتی ژینگە گرنگ و بابەتی خۆی هەبێ ئێمە یەک لەو بابەتانە کە لە ساڵانی داهاتوو کارێ سەر دەکەین. بەڵێ کاکێرش ئاشکرا ڕێکخراوی ئازادی لەوان لە سەرەتای دامەزانیەوە لە ساڵی 1990 بنکە و بارگای لە زۆربەی ناوچەوش لە ساڵی 1990 بنکە و بارگای لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان هەبووە. تەنانەت دەوام هەبووە، داوامی کارمەندان هەبووە، میوان سەردانی بنکەکانی کردووە. لە ئێستادا ئەم پرۆسەیە وەکو خۆی ماوەتەوە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بنکەی هەیە یاخود داوامی هەیە؟ بەڵێ دەست خۆش بێ. وڵا ئێمە لە سەرانسەری کوردستان 90 سنتەرمان هەیە بەسەر 5 پارێزگا و ئیداری سەربەخۆ قەزانەحەکان دابەش بووە. 35 بنکەمان هەیە کە بەسەر ناحەکان دابەش بووە. بەڵام بەداخەوە بەهۆکاری ئەوەی کە ئێمە بەڕاستی چەندین ساڵە کە نەمانتوانی وەڕێکخراوەکە بکەوتەوە سەرپێی خۆی بەو شێوەی کە هەموو لاوانی کوردستان کە چاوەڕوانن لە ڕێکخراوی ئازادی لاوان ئێمە کۆمەڵک گرفتی ئەوەمان هەیە مەسەلەی بارەگا و مەسائلی پێویستەکانی ناو بارەگا. ئێمە لە کردمانە سێ ستێپ لە خۆناغی داهاتوو وردە وردەکاری کە لەسەر دەکەین. ستێپ یەکەم ئەوەیە کە ئێمە بتوانین سکرتارێت و پارێزگاکان بخینەوە سەرسکەی خۆی و کاری لەسەر بکاتن وەتوانیمان و سەرکەوتوو بووین و لە ئیدارە سەربەخۆکان ستێپی دووەم بوو لە هەر لەم ساڵی کە لە ڕابردوو دەستمان پێکرد. ئێستا لە ئیدارە سەربەخۆکانیش تاڕادەیەکی زۆر باش ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان بنکە و بارەگاکانی باشە وەستافێکی زۆر کارامە و زۆر زۆر باشی هەیە و ئێستا کە بەشێکی زۆر لەو سنتەرانی کە لە دەوری ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانن بەشێشن ئەوانی کە بارەگای خۆیان هەیە خۆشبەختانە کەوتونە سەسکەی خۆیان و زۆر ئەکتیڤن زۆر کادیری زۆر چاکیان هەیە و ڕۆژانە سەردان و میوان و لاوان تێدا حەز و خولیاکانی خۆیان تێدا بەسەر دەبن. بەڵام بەداخەوە بەشێک لەو سنتەرانە و بنکەکانمان لەبەرەوەی بینای تایبەت بەخۆی نیە لەبەرەوەی شوێنێکی تایبەتی نییە کە لاوان لە دەوری کۆ بێتەوە ناچار چۆتە ناوەندێکی ڕێکخراوە دیموکراتیەکان یان لە سنووری کۆمیتەیەکی سنوورەکەی خۆی ژوورێکی هەیە کە ئەمانە بەڕاستی وا دەکاتن کە وەکو پێویست نەتوانن لە خزمەتی لاواندا بن. بۆیە پرسیارەکە من بە دەرفەت دەزانم بۆی کە ڕووکەمە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز کاقوبات کە لە قۆناغی داهاتوو بتوانین ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کە هاوکارمان بن بیخینەوە ئەو فۆرمەی کە ڕێکخراوەکە پێویستی پێیەتی لە ڕووی مادی و معنەویەوە و بەڕاستی لە ڕابردوو کاقوبات درێخی نەکردیە زۆر هاوکار بووە کە لەوەی کە دەستی گرتوونە و پەیوەندی نێودەوڵەتەکان هەر لەسەر دەستی بەڕێز کاقوبات بووە دامی مادیەکان و بەڕاستی هاوکاری زۆر باش بووە. بەڵام ڕێکخراوەکە گەرمانەوێت بیخینەوە سەر ئەو ڕێزکەی خۆی پێویستی بە دامی زیاتر و پێویستی بە پشتیوانی زیاتر هەیە. باشە کاگێرش لە سەرەتای دامەزراندنی ئەم ڕێکخراوەوە تا ئێستاش هیچ جیاوازێکی نەکردووە لە نێوان ئەفکاری سیاسی ئەو کەسانی کە ڕوو دەکەنەوە ڕێکخراو دەبنە ئەندام لەو ڕێکخراوەدا ئەو کار و چالاکیانی کە پێشکەشی دەکەن بەبێت جیاوازی ئەفکارە سیاسەکانیان دەیانتوانی بیرۆکەکانی خۆیان پێشکەش بکەن جا فیلم ساز بێت یاخود میوزیکزان بێ هەر بابەتێکی تر بێ تا ئێستاش ئەمە بەردەوام و خزمەتی لاوان دەکەن لەو بارەدا بەبێت جیاوازی هیچ لایەنێک. دەست خۆش بێ بە تاکید ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان هەر سەر ئەساسە دامەزراوە کە خزمەتی لاوان بکە بەبێت جیاوازی بیرۆڕای سیاسی ئایدۆلۆژیا و ئاین. بۆیە وامان کردووە بە دڵنیاییەوە کە لە ساڵانی پێشوش کە ئێمە کار و چالاکیەکانمان لە خزمەت سەرجەم لاوان بە بەبێت جیاوازی زۆر دەرفەتی وا هەبووە کە کادیرێکی ڕێکخراوی ئازادی لاوان کە ئێستا لە پلەی باڵادا هەیە لە ڕابردوو لە حزبێکی سیاسیتر کاری کردی بەڵام کە هاتۆتە ناو ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان جەوەکەی بینیە کە بەبێت جیاوازی و بێ ئەوەی کە ئێمە سانسۆری لەسەر بکەین فشاری بخێنە سەر کە تەنها دەبێ بۆ یەک لایەن بۆ ئەو قەنەعەتی کە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کە بنمونە بۆ حزبێکی سیاسی دامەزراوە تۆش دەبێ وابێ بەعکسەوە کە بینیتی ئێمە ئەو داواکاریانەمان لێ نییە هاتووە لە ناو ڕێزەکان ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان دەستی بەکاری ڕێکخراوی کردیا ئێستا کە ژنمونەمان زۆرە لە ناو ڕێکخراوەکە لە قۆناغ زۆر باڵادان بەڵام دەبێت ئێمە ئەوەش لەبیر نەکەین کە ئێمە ڕێکخراوەشی سەر بە حزبین ینی نابی شەرم لەوە بکەین بە پێی ژمارە 18 دامەزرانی لە وەزارەتی ناوخۆ
بەڵام ڕێکخراوەکە لاوانی یەکێتی نیشتمانی کوردستانە ئێمە بە فەخرەوە لە خزمەتی ئەو فکر و لە خزمەتی ئەو ڕێبازە دەبین. بەڵێ کاکێرش من ئەچمەوە سەر هەمان پرسیار کە سانا هاوکارم سانا لە سەرەتاوە کردی تایبەت بە ساڵیادی دامەزرانی ڕێکخراوی ئازادی لاوان چالاکیەکانی ئەم ساڵ چی بووە گەر پێمان بڵێ بە کورتی؟ دەست خۆش بەڵام پرسیارەکە ببوورە من بدایە دەبایە جواب بدەمەوە بەڵام بەسەرم تێپەڕی. ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان وەکو باسمان کرد لە ماوەی ئەو ساڵێک هەرچی کار و چاڵاشی کردیە ئێمە ئەو یادەمان بە دەرفەت زانی کە بۆی کە ئەو میوانانەی کە دێن سەردانمان دەکەن چۆن بتوانین کە لە چەندەقەیەکی کورد پەیامەکە بگەین کە ئێمە لە ماوەی ئەو ساڵە بۆ شێوازە کارمان کردە. خۆشبەختانە میوانەکانمان کە هات سەردانی ئەو شوێنە دیاریکراوایان کردبوو کە لە شاری هەولێر ئامادەمان کردبوو توانیان لە ماوەی چەند خولەکێک لە پەیامەکەی کاقوبادی شەر ئەوە دیار کرد کە دەڵێ ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان حەزی کرد لە ماوەیەکی کورد پەیام بگەینی کە لە ماوەی ئەو ساڵەدا چی کردووە. ئێمە ئەوە هەدەفەکە بوو کە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان لەو ماوەی ساڵە چۆن کاری کردووە و دەستی بۆ چ پرسێک بردووە ئێمە کاری لەسەر بکەین و بە میوانەکانمانی ئاشناکەین توانیشمان ئەو پەیامە بگەینین بۆ شتەکەت جیاوازتر بوو و ئەو میوانانی کە دەشهاتن بەڕاستی کە نیان دەشاردەوە کە لەوەی کە ئێمە یەکەم جارە یادێکی وا لەو شێوەیە بەو شێوازە دەکرێتەوە کە پەیامیشی جیاوازی تێدایە لە یادەکە وتاردان و هەڵپەرچێ و چاڵاشی جۆرا و جۆری تێدانە تەنها ئێمە تعریفکردن ڕێکخراوەکەی خۆمانە لە ڕێگەی پێشنگایەکەوە کە وێنەکانی چاڵاشی ساڵمان تێدا نمایش کردیە. بەڵێ دەست خۆش بۆ تۆ کاکێرش دووبارە پیرۆزبایی چالێنجەکەی بە ناوی خۆمان و دەستگای میدیایی کورساتە و هەر سەرکەوتوو بن. سپاس بۆ هێرش نامێ سکرتێری ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان کە ڕاستەخۆ لەو لێرە لەگەڵمانە بوو.